دەستپەنجەتان خۆش بێ ماندوو نەبن سپاس بۆیەوە ئازیزان ئێمە لە شوێنەکەن سڵاوتان لێ بێ و بەیانیتان باش بێت هیوادارین هەموو لایەک تەندروستێکی باش دەروونێکی ئارامتان هەبێت ئەمڕۆ هەینی کە ڕۆژی پشووە ئیشەڵا هەموو لایەکتان پشوێکی زۆر باش بەسەر برن هەروە لەگەڵەوە شابتوانن ئەمڕۆ بینەری ئەم پرۆگرامە تایبەتی ڕۆژێکی نوێ بن چونکە میشا ڕۆژانی هەینی زۆر تایبەتە لەلای ئێمە لە ڕێگای میوزیک و گۆرانی و ئەم پرۆگرامە هەموو چەشنەوە پرۆگرامێکی تایبەت و کاتێکی تایبەتتان پێبەخشین ئەمڕۆ من لەگەڵ تاوی هاوکارانم و هاوکارم ئاری بڕگە و بابەتەکانتان پێشکەشەکەین ئاری چۆنی دووبارە باشم شە باش بین خۆشی سامبانیتان باش بێ سڵاوتان لێبێت بە هیوای لە ساغی و ئارامی بۆ ملایەکتان هیوادارین ئەمڕۆ کە ڕۆژی هەینی ڕۆژێکی تەواو جیاواز بێت تۆزێک دوور بکەینەوە لە جەنجاڵەکانی ژیان و باس و خواسی شەڕ و ئیتر موچەیی و زۆر بابەتی ترکە هەیە تەنانەت کۆمنتمان بۆ نووسن لە ژێرەوە نووسن خەڵک لە شوێ ئێوەش لە شوێن ئەم کۆمنتەمان زۆر پێڵە بەڵام بەخوا خۆشویستان ئەگەر تۆزێک گۆرانی و ئاواز و مۆسیقا و قسەی خۆش نەبێ هێتە خۆش ژیانەکەش چی تیامێنێتەوە لەبەرەوە با هەمیشە ڕخنەکانمان ڕخنەیەکی بنیادنەر بێ دروستکەر بێ نەک ڕوخێنەر ژیان بە هەموو جونگەکانیەوە جوانە بۆیە جونگەی هونەریش لەنێو بەرنامەی ڕۆژێکی نوێ و چونکە هەمیشە وتمان ڕۆژێکی نوێ واتە ژیان دەستپێکی ڕۆژ بۆیە ئێمە ڕۆژانی هەینی بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە دێنە نێو بەرنمەکەەوە بەرنمەکە ڕازێنەوە لە ڕێگەی 250 خامی ئەو میوزیسیانە بەڕێزانەوە بەرنمەکانەوەندی تر جوانەکەن ئەمانوێت دڵی ئێوە و دەرونی ئێوە خۆش بکەین بۆ ئەم ڕۆژ هونەرمەندێکی خۆشەویست و ئازیزمان لەلایە وە کۆمەڵێک بەرگە و بابەتی تایبەتمان هەیە پێشکەشتانێکین ئەو هونەرمەندەش بیناسێنن کاکە پوریا جافە کاکە پوریا زۆر بەخێر بێ سەر چاوان بەخێراتی زۆر بەخێر بێ کاکە پوریا جان لە جوانڕۆیە کرماشان وڵا لە جوانڕۆ لە جوانڕۆ لەدایک بووی لە کرماشانداش وڵا زۆر خراپە باسی هەر باسی نەکە ئێمەمانێت تۆزە دوورکەوین لە شەڕ زۆر بەخێر بەخێر کاک پوریا پێشوی کە قسە و گفتوگۆکانمان درێژە پێبین لەگەڵ توای بوو گوێمان لە ئەو دەنگە تایبەتی تۆنە بێگەر بەرهەمێکتان حازرە بە بەرهەمێک دەست پێکەین زۆر بە خێراتنی کاکە پێشەوا و کاکە ڕاستی و کاکە ڕێبازی شەکەین بەخێر بن سەر چاوان کاکە ڕێباز حاڵنی و هەڵ ئەبم کێشەم نییە هەڵ بووە بەڵام تۆزە وەتە ڕشتەکانی گەرمە خۆی لێرە نییە ئەڵێ دوای نی و ئیتر ئەتوانم یانی کێشەم نییە ئەو ئاگرەتانە کوژێتەوە مشکلێ هەیە نازانم کاک پێشەوە خۆتۆ کێش دەلەخوا زۆر بەخێر بێنێ بە گوێمان لە بەرهەمێکی کاکە پوریا بێت دواتر قسە و گفتوگۆی زۆرمان هەیە کە بیکەین فەرموون
Bahar koşaya şari şinoyo, bahar koşaya şari şinoyo, kulum edjuan vagiye goli moyo, şu kuşengi toça haloyo, şu kuşengi toça haloyo, ey yar Bahar koşaya şari serdaş, bıçıya şahi ay beçin kogaş. Bahar koşaya şari serdaş, bıçıya şahi ay beçin kogaş. Kolum ey cvani sevi bahar, kolum ey cvani یخوا بەخێر بێنەوە ماشەڵڵا لەو دەنگە تایبەتە کاکە پوریا بەڕاستی زۆر زۆر تایبەت و گۆرانیە دووتەوە تایبەتەکانی هونەرمەندی نەبەر مامۆستا حەسەن والله زۆر تایبەت کاکاریشوی بۆ زمزیران ناوەڵا نەچوو هەوار بۆ گۆرانیەوە دەمە چین کاکە ڕۆین تو ئاگەونێ بکاوە دەچین ئەمە دەچین
تایبەتمەندی و شوێنە چیەوە حەزەکەی زمزیران لە بینی سەردەشت و مەهابادە باشتە بەس بە قسە نابێ ئەبێ حتمما بیبینی حتمما ئینشەڵڵای دەنگە خۆش بە کاکە پوریایکیان مازوو نەبی بەڕاستی دەیەکی زۆر تایبەت زۆر بە جوانی ئەو گۆرانیەشی بەڕاستی وتەوە ماندوو نەبی دەستپەنجێ ئێوەش خۆش بێ با کاگرەباز گلەی نەکاقین کاگرەبازیان دەستان خۆش ماوەتە جارە بخوا من 15 دقیقە 4 دقیقەکەم ماوە ئاری بوو بەرەو ئەو سەری شۆنە اینجا خۆشەویستان کاگڕێباز وتمان نۆنی وەکرێتەوە کاگڕێباز بە ئەوە کاک پێشەوە جارە نەمانزانیوە کاک پوریا تۆ کێشە چی بوویانی بۆ دەنگشتە وڵات بەیانیان کێشە چیە بەیانیان هیچ کێشەمان نییە دوێنێت تاسیری لێت کەبابێکی چەورم خوارد کەبابی لای ئێوە کاوە ڕەچەوری تیانێ لای ئێمە هەموو چاوریە کاکە هاتم لە مەریوانە دانەیەکم خواردوتم با تۆزیەوە کوهینی ئێوە بێ منیش تۆزیاوا گەرم بووم یەکۆ شوک نەبم بەخوا کەبابی ئێرە زۆر تایبەتە بەس من کەباب بۆم باش نییە جاران زۆر مەخوارد ئەیتە بەتامی ئینەوە تو دەباس لێمانی زۆر بەتامودانیشتم بۆی دوایی زانیم چیم کەباب ئێرە بەتام اینجا لانەش بۆی ئاوا پێتان هاتمەوە بۆی خۆشەویستان ئایسە پێتان ئەڵەم بە چیەکرێتەوە بەیانیان یەک دقە ئەروەڵا ئاریکیان بیهێنا جا کاکەدارات خوا لەو کاتەوەرە هێنا و ئەی برد نێزانینە کواداینێ بەم سەمونە مەسەفینە ڕفیقی من بەیانیان 4 شیشگەرە خوا من بە سەمونێکی ئەڵێ یەک سەمونێک بەیانە نەچم بە کافتیراکە نانەخۆم ئەک سەمونی وشکم بۆ بێنە جا ئەمڕۆ ئاری بۆی نێرا بە کاکەدارام وت نافەرمون کاکورە سەمون ناخۆن سەمون زۆر تایبەتە لای من کاک خۆشویستانم ڕۆ خاتونێکی دەستڕەنگین و شێفێکی زۆر باش دەستوو ئەو چ پێڵەن تاماو دەستاو دەستیاوێکی زۆر خۆشی هەیە ئەمڕۆ دوو جۆر وابزان خواردنمان بۆ دروستەکە چین بۆ لای خاتو گێلاس قادر ئەمڕۆ لە لامانە خاتو گێلازیان ئێوەش بۆ خۆتان هەر گفتوگویەکی ڕێکەوتنتانەوە بۆ خۆتان خاتو گێلاس زۆر بەخێربەی چۆنی حواڵت چۆنە وەڵا باشم سپاس بۆخوا برنجی سوورە ئامادە ئەو برنجی سوورە لەگەڵ ماسیە ماسیشمانەیە بەڵێ سەری ماجۆڵەکە و جواندانە خستو با باش دەم کێشەدە نەوەڵا من هەتا سەمونونەکە بێ بەیانیشتی در ناخۆم گێلاسخا دەستە خۆش بێ برنجی سوور و ماسی جا پێم وا ببینی ئێرەوە باشە مێشی زۆری هەل بۆ چی بۆ دروستەکەی خەڵتەیە ئەوەی کە تەیەکی سۆسی تایبەتی بۆکەی ترشە بیبەرە دۆشاوە خوێی زبرە بێ چونکە هینەکەی بڵێن بەها خۆراکیەکەی لە دەست نایە ئەگەر خۆەکە زبر بێ بەس ئەگەر ورد بێ بەعمل نایە ئەمە هەن لە ماڵە خۆی زبر بەکارێ ئێمە شەروە ئەمە دۆشاوی ڕبەنارە بڵێن ڕبەهەنارە بەڵێ ئەمەش کەچەبە ڕۆبەهەنار و کەچەپ ئەمانەش ژەکەی بە ماسەڵ یەکەین بەڵێ لە دوایە کە تۆزی ئەی پیشێنین ئەنجا ئەیەنی نەیکین بە سەریا باش بەری تونیشە ئەنجا تۆزی زەڵاتیشی بۆکەین باشە گێلاسخان ئەم شتانی کە تۆ باسی لەواکەیەکی بە ماسێکەوە باشترە چەندێک پێش ئامادەکردنەکەی ئەم سۆسی بۆ بکری تۆ پێوەڵی بەتاڵی تاماوەکڵ بەڵێ تەقریبی چارێک ئێرەوەنە چارێک بەڵێ ئێستا ماسەکە خۆمان وایکەین نازانم خەڵکی تر چۆنێکە باشە ئەمەوتت بەهاراتی نانا ئەمە بەهاراتی بڵێن بیبەری تونە ئەمە سوورە ئەوەیان ڕەشە بیبەری سوور بیبەری ڕەش بەڵێ ئەمە ترشە دۆشاو خوێ زبر لەگەڵ ڕبەهەنار کەچەپ ئەمە بۆ سۆسەکە لە دوای ئەمانیشی لەگەڵا دانی سوورەکەش بەکارهێنا برنجی سوورشمان لێناوە بۆ ئەوە بەڵێ سوورەکەش بۆنی ماشەڵڵا ئیستا تۆزێ هینمان کردووە بڵێن بۆ ئەوی خوێکە هەڵمشێ باشە خوێمان کردووە باشە ئەمە چەندێکی پێویستە بۆی کە و ماسەیتر ببرژێ بە چارێکی برژێ نانا بە چارێکی خۆشمان کردووی خێنە سەر ئێستا بیخێنە سەریان چی وەڵای سای خێ باشە من ئاگرەکە بۆ خۆشەکەم ئاگری قسە ناگری ئاگرەکەی دووشە دەیە ئاگەر خۆشکردن هەیە ئاگەر تۆزەی پیشێنین و دوایی هێنین سۆسەکەیەکەین بەسەرە بینی و ئاگەر خۆشکار لە شەڕە نەوەبینیەوە تا ئێستا
وەرە چۆن ئەوە نیشتیوە زۆرمان خۆشەکەن لەجیاتی دوو قسەی خێرکەن گێلاسخان ئاگرەکەەوەی تر خۆش بنزینەکە بە ئاگرەکەیە دەبەر منی ئێستاچم بنزینەکەکەم بە ئاگرێشتانە نەبوو نازانم شەڵاقت توش نەوە بۆ سۆسەکە سەرقاڵی سۆسەکە نابێت من ئاگرەکە تەرتیبەکەم باشە گێلاسخان تۆ باسێکیەوە بۆ بکە ئێستا سەرەتا هەر بەخوێکەوە ئەو ئاوشتی هەڵمژێ ئەجا ئەیهێنین و شتەکانی ئەجا زۆر کەسم بینیوە ماسی بەم شێوازەی تر ئاماداکە بۆ نەخوێیەکەی پێواکە لەگەڵ ئەو ترشەی کە بیەوێت دواتر ئیتر کە نزیکی برژانن بووە ئەم سۆسانی تری پێواکە ئەمەژە بێ بەم شێوازە بۆ شێوازی خۆیە ئەتوانێ بیکە هەیە بەس ترش و خوێەکەی لیاوەی بژنەوەی خوا کفایەتە بۆی ئجازۆر کا دەڵێن هەنێ خواردن هێ نازان بۆ ئەڵێن ماسی و سەر و پێ و کۆمەڵی خواردنەڵەن بەهاوینان زۆر خۆش نییە بەڵام بەخوا خواردن خۆشە لەبەر تەبرید و مبڕی لەبەر فێنکە لە زستانەیە خۆی جالای خۆشمان هەروایە تر کە باسی ماسیەکی برنجێکی سوور یەکسەر بۆ ئاماداکەوە بە برنجی خۆی ئەمە بە نان و ناخورێت بە وشکی وەکو گوڵە بە ڕۆژەی خۆی زۆر ماسی ئێستەکەم هەستی تێربوونی شەنایە تێگەرەر بە نان و هەرتامی نییە ئاگرەکەم خۆش کردووە دەست خۆش بیاخوا باش جارە لەباری با بڵێن ئەمەی پولەکەیەکەی پولەکەی ئەجا دوای هەڵیە گەڕێنینەوە بەس فڕن وایە زۆر جوان دەرەچوو ئەمە هەر کورە هەموو شتێ بە خەڵوس خۆش خەڵوس یا خەڵوس باکە بابیشمان کردای لەگەڵیا خەڵڵم باکە بابیشمان کردای لەگەڵیا تۆزێت چەور بووە خۆی ماسیە قیمەمان نییە ئەڵێ نییە لەبەردەسانێکی نایسامای ینی کەبابیشزانی ئەرەوەڵا کە با بزانین هەرچی شتە زانین یاخوا لە کارەوەکو کاری خۆتە هەر لە ماڵۆ لەگەڵ مامۆستای خەریکین زۆر لە زۆر سەلامت برژاو ئەم بابەتانە عیدی پیاوانە تۆ لە ماڵەوە ئەمە ئەرکە شخصۆت سەرشانی خۆنیە زۆر جار درەنگێت تۆ بڵین لە دەوام ئیتر من خۆم خەریکی ئیشەکانم ئەویش لێنێ لەگەڵتا ئەرەوەڵا مامۆساوە لە ئێستەوە بێ وعدێکمان بیتە بۆ کامێرێوانە مامۆسا ئازانم بینەرەوایە تەواو مامۆسا ڕۆژێکیش جەنا بدەیت ئێرەوە خواردن نافەسی بکە لەگەڵ گێلاسخانە بێکەوە باشە بێکوین ئەمڕۆی گێلاسخانە خۆین با مامۆساش ڕۆژ سوپلی خۆی بزانین گێلاسخان خۆشتە دروستەکەیان مامۆستا ئەوە ژەتوانین باشە خواردنی کامتان خۆشترە وەڵڵاهی من کەس بە دوو خۆی ناڵێت درێژ گێلاسخان جارێ ئەو تایبەت فاسۆلیا و برنجەکەی منی حیاتە لە لای ئەی چی شتێکی ئەو لای تۆ حیاتە وەڵا چی نازانم کە بابەکەی دروست کرد مامۆسا ڕنج بە خەسار خۆ مامۆسا ئەم هەموو خواردنە لێ نیت و ئەی خێدە بەردەستی گێلاسخان و ئاواڵە بەخوا ئەمیش وایە ڕۆحی بۆ بکەم ناڵێ خۆشە یەک خواردنە لە خۆشە یەک خواردن چییە؟ ڕۆژێک لە بەرنامەکەی لێ نەمە خواردنە من نایزانم من عادەتەن خواردنە زەخمەکان من دروستیەکەم لە ماڵەوەی کە پەیوەندی بە سوورکردنەوە بڵێن کە بابوشت ئیشی پیاوە خۆ ئیشی ماڵۆ ناکە ڕێک وایەوان بەڕاستیەوە ماسیەکەمان نەسووتێ کەباب وڵا جارێ منەڵم با بەسووتیا و دیوەی وشک بێت و سۆسەکەی بۆ بەکارێنی منەڵێ مێشتا ئەم دیوەی بتەواوەتی بسووتی ئەو دیوی تەواو ئەپیشێ وەڵامەتعامی من زۆڵینە سۆسەکە سەرقاڵ بین بە سۆسەکە چۆن چۆنی پێکەڵێ حەزم کرد بێم وێرە بووی جار سەمونە کەوتکێک ئەی بۆ تۆ زەهینی لەگەڵا ناخۆی بەدۆشاوە هەقەی چێکە خۆ زۆر شتێکی نۆرماڵ من بەیانیان بەس سەمونە خۆم بەتەنیا عینە چا هیچ پێوە ناخۆم ئاگەر حەزم ناخۆم ئەمە یەکەم جار ئەمە چی بوو کەچەپەکە تۆزە بەهار بیبەری ڕەش بیبەری سوور تون نەبێ هەچێکە باتون بێ خۆشە اینجا خوێە تۆزەی لە دۆشاوەکەش وەڵا خوێ چاکی پێوەکە گێلاسخان چونکە ماسی و گۆشتوانە تۆزە چێت توێژی گردووە ڕبانازم ڕبانایزار ئەو ڕبانەرەکەم ڕباناری ئەسڵم نهێناوە گلەی بێ ئەمە دوای بەس پێم وا بێ گێلاسخانەوە فەرموو ئەم سۆسا پێش پێگەیشتنی ماسەکە پێوەکی ئەوە دەقەیەکی بێ بۆی تامەکە هەڵگرێ باشە ماسیێر بەم شێوازە خۆشەکە یان ئەی چێرەوە سوپلی تێگانە نییە بە ئەمەیشی بۆکەی ئەم ئەمەم خستەیەرەوەی گێلاسخان ئەی بینێ
گێلاسخان بە چەند جۆر ئەزانی ماسی خۆش بکەی یعنی وەڵا لە ناو تاوەی سووریەکەینەوە بەڕۆنەوە بە شیشیش هەر بە پلپل بڵێ بەڵێ سۆسەرم جۆری هەیەیان جۆری کەش ئەتوانی بۆ بەکار وڵاتوانی بەس خوێ و ترشەکەی بۆ بەکاربێنین دوای تۆزێکن بەسەری ئەم بیبەروشتانەیە بۆ جنی بۆ جوانکاری و بەوروبەری کە برژا ئەیخەینە سەری تەماتە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە برژانی ماسیە ئەگە شوێنێک بەتایبەتی ناوەڕاستی ماسی چووکە ناسکەوتەنکە ئاسووتێ ئەو تەماتەیە خەیتە سەری و وایە ئەڵە بەڕاست ئاڵە کاگەرم وایە ئاری باسی چی و کرد؟ کاگەرم زۆر بەقۆت بوو بەجددی قسەمەگەرتی بەڕاست بەخوا بەڕاستیمە ئیتر کاگارانگیان لێ بەگرە ئاری تازە فێری خواردن دروستکردن بووە ئەبێ باسی کاشتەکان وانە ناشتی سووتێنم چی ناسووتێن لە ماسی قەت سووتەوە لە دەسم وڵی بایەک شایەتی بەم بەڕاستی تۆ بۆ برژا و هەلە نەماوە بۆ شتی برژا بۆ برژا حەلم نەماوە بۆ قاپسن حەلم نەماوە بۆ جشتر حەلم نەماوە چی ماوە ئەوانیشی پێکەی هارە وەڵڵای بۆ بمنا شەڕی من و ئەم لەسەر زایە کێ ئەون حەزەکەی نیشانە بکە زایەکەی دەسوپلم پێکەیە باوەڕ ناکەم خەسالە خۆی جل شتە شووە بەخوای قاپسنیشمانەیە بەس ئەو قاپەکە بمنەشەوە هەڵە با بە تازی بمێنێتەوە باوەڕ ناکەم لەگەڵ ڕێز با بۆ هەموو پیاوێکی کورد پیاوی کورد زۆرە ئیشانە ناخات کاگارم خوا بەس کامێرەکەم ڕووبکەرە کاک ڕێباس ئێماکی ڕێباس قەی ناکەم مایکەکەتان خوا مایکەم بۆڵگرە ڕێباسکە چەند شت هاوکاری خێزانتەکی قسە بکە زەی چی لێ بوختانێکیان بۆ کوردی نەڵەت یا هیچ هاوکاریەکی ژن ناکە ئەو ئیشانەی کە ژنەیکە نازانە ئەڵەی لە یاسایە دانراوە ژنی داماڵ قاپ شووە ماڵ پاکاتەوە میوان بەخێوکە تۆ بهێڵە با ڕاپرسەکەمان بکەین ڕاپرسی نییە بەخواتە ئەوە لە مێشی خۆمانە مێژ نەزانپرسەکەمان بکەین سەرەتا بەخێرات سەرەتا بەخێراتی خۆش بەخێراتی خۆمان سواسانەکەم خۆشحاڵم بە دووبارە بەشداریکردنەوە لەم بەرنامەیەدا وەمە دووبارەیەکی هەزار بارە ماشەڵڵا ڕاستەکە بڵێ ماشەڵڵا سڵاوتان لێبێ جارێ ئەو ماسیە تووشی شۆکی کردم بەم بەیانە زۆر خۆشە و بۆنەکەشی خۆشە کاگڕاستی ئەوە ویزیستریانە نەباتیە بەس بیبەری چاکە بینم با بیبەرم خۆین ئێوە ماسیەکە وەڵای ڕاستەکەی ئیزابابێمە سەرتەوەرەکەتەوەرەکە پیا و هیچ یارمەدێکی ژن نایە تۆ لە ماڵەوە چی ئیشێک لەسەر شانی من خواردن دروست ناکەم چونکە بەڕاستی خواردنی زۆر خۆشە چاوانیانی خێزانەکە ئەگەر ناخۆش باید دروستە کرد نا هەریانی بەڕاستی ئەو خواردانەی کە ئەوەی کا من ناتوانم بیکەم بەڵام مەسەلە نەگەر ڕۆژێ لە ماڵ نەبێت منەتوانم بخۆم بەڕێکەم هەر بژیت ئاری ئەمە ئەوە ئەم قسەیە کردوتە ئەگەر خواردنی ناخۆش وای ئەین خۆ دروستە کرد ئێستا بینەران تۆ لەو کاتۆڵی من چێژ لێنێم قاپە شما من خواردن ناخۆشە بۆ ئێمانە هەنێ خواردنی خۆشە دە باشە ئەمە مەسلەی خواردنەکە شڵکی ماڵۆمانێنا مەسلەی خواردنەکە ینی بەڕاستی لە خواردن لێنانە هاوکاری ینی دەستکاری هیچ ناکەم خۆی لێنێ و حەزیش ناکە کە خواردن لێنێ زۆر تەداخلی لەوانەیە شکر بۆ ینی سپاس بۆخوا ئەوەی زۆر باشە بەڵام مەسائلی کە تۆ خەریکی چێژلێنانی کاوەکە خۆیەکە بەڵام مەسەلەی ئەوەی کە مناڵ بەڕاستی ئەرکێکی زۆر زەحمەتە بۆ دایکیانی مناڵ ئەبێت لەو کاتێک کە سەیرەکەی زۆر هیلاکە بە چێژلێنان و ماڵ پاکردنەوە و مناڵەکەش لەولاوە خۆتۆ بێ بڵێ دەبا من ئاگاوێکم لە مناڵەکە بۆیە من زۆر پشتگیریم و زۆر هاوکاریشی ئەەکەم و زۆر لە خزمەتیەوە شام سی کامە هاوکاری خۆتەکەی بۆ سیوا دیارە هیچ نەکەم هاوکاری خۆتەکەی قاپە شۆی جلە شۆی هیچەکەی پرۆسی هاوسەرگیری زۆر باشە ئەوە ئەرکسەر لە کۆتاکی کاگڕێ بازەوە ئەیجاری وایە بۆ نمونە ئێمە بەیانیان دەوامان نییە یان داوامێکی کەممان هەیە ئێ مناڵمان بەسەرا بەجێ هێڕاوە ئیتر هەڵاسی ئەو پرۆسانی بەیانیان مناڵ هەڵاسە ئیتر شیرە و دایبی و ئەو شتانی وێ بۆ بکەی جاری باشە ئاوی برنجەکە برنجەکە شۆموتی یەکەم ئەوەشم کرد گۆشت ناخۆم خۆتان نەزان ئەزانم لێنێم بەبوو خار بەڵام لێنێ مریشە گۆشت بەڵام کەواتە لەگەڵ یاتی دەسی لێوە بەم میزعاجە بەڵام هەر چۆنێ بێ
ليش يعني تو ناشي والله الله نخوشي جارة سيتر ڕۆکی بیت گۆشت نەخۆی لێشینیت و زۆر خۆش ئەیتر ئەرکەکانی خاتون گەیشت بەکوێ ئەو بەلەمەکە با بیبینین لاسخان پەلەمەکە جارێ ئێمە لە مەسلەیەکی زۆر ئەو مەسەلەیە بە یەک ناکەینەوە اینجا ماسێ پێکە ڕاستی لەو یەک دەقەبا سۆسەکەی لێ باش من پێم وایە ئەمەی ژێرەوە هێشتا بمان کستایەتە سەر ئاگر باشتر وانە دەڵەماتان بگرێ ئاری تو هەر نەهێشت ئەو کاگڕاستێدا کاگڕاستی سێمە خزمەتت بڕۆ بۆ لای نا ئەو هەر لە پیا هیچ ناکە پیا هیچ ناکە پیاوە کاک پێشوای مایکەکە بگرە بەدەستەوە تۆش قسەیەکمان بۆ بکە نانە کاگڕاستی قسەی ماوە کاگڕاستی مای تۆ چۆن بۆ هێشتا قسە بکە بەخوا ناقیشمان مەگرە خواردن ئاوایە کاگڕاستی بەزەمە تەلەکەی زۆر بچوو بوو لێنە با من تونیکەم بۆ دەست خۆشگە لاسخان سەر و خۆش بێ تا دەست خۆش بێ ئەمە بە ئەم شێفەکە توی کاگڕاستی ئەیبینن نەجارێ باشە باش ئاری وەڵا کاگرە بازێ پەتاتەش بخاتە سەری ڕێباز پەتاتەشمان ئەتوانین داوایکەوە باشە بامە بخینە سەر بە کاکە داراڵین خاتو گێلاس باجارە ئەو شەڕێک لاکەین و باش ئاوە ئەڵە لەبەر کاگڕاستی پەتاتە کاک داراگیان ئەگەر پەتاتی لێ سێ چوار پەتاتەمان بێ چوار پەتاتە شیشمان بۆ بێنە شیش بە شیش لێ درێ نەوەڵا وەرەقەیە لە منوێمان بۆ بێنە بۆیە پیشێنین لەناو خەڵوزەکە باش نییە؟ کاگڕاستی گیان با قسەکانی بکاکە وڵای خەتای ئەلی بەخوا دوای سێرێکم زۆر ئەم ماسێکە زەرور بوو حەزم نەکرد ئەو مەرحەلەیە بینران نەیبێنن کە ئاو سۆسی و تێگەی مهمە مۆزوعەکە لەسەر خواردن دروستکردنە ڕاستی کاگڕاستی مهمتر لەگەڵ من بنیەوە لەگەڵ من لەگەڵ تۆم شەوانەوە سیتە سەرێک ئەوە نەخۆڵدان ڕاوی بیتە ئەو بەرەوە بڕی ئەوە هیچی ڕاستی قورسە ئەرکەکانتان باش چۆن ئەو پێشوازەکە هەر بەڕاستی چۆن وتی پیاوی ئەوروپی کاچێتە دەرەوە ژنەکەیم لە لای ماچەکە پیاوەکەیان ئاگاو لە خۆبێەوە وتی ژنی کوردی ژەڵێ لەگە خۆدا خۆڵە بەرە فڕێە و خواحافیزە لەکەیەکە خۆڵە فڕێنەوە ئەم شۆفڕێما بەخوا مەستی ژێ بۆ من شیر و سەری مەمە بیر نەسێ ئێگاک ڕاستی تۆ خۆ چیەکی چی من خۆم ئێوە ئەو ئیش نییە وەکو ئیشی خۆم ئیترەوە هەمووی موزیکەوە هیچ خۆتان ئەو ئەرکانی کە بەحسا گرتوتانە ئەسنوی خۆتان بە قورسی نازانن ئیشی ئەمە کەیبانووی بوو ئەوی من و کاگرە کرد بەڵام ئیشی ئیتر پلاکساکردنە و سوزانم باتریکی زەرە وانە باش ئاری ئەوە تاو ماسەکەی خاتو گەلازم کاتێ دانیشین ئەوە هاوکاران مەڵە دانیشن بۆی بە ئیسراحەت قسەکە کاک بەشەواجان جەنابەت لە ماڵەوە چیەکەی وەڵای من گوێ نامێ دایم چونکە هەردووکمان لە ماڵەوەین ئیتر ئەو لەلا شتێکەکە من شتێکی کاکەم نازانم ئەو خەریکی چێشتە من شتێک ئەسڕمەوە گسکێ 50 بە 50 ڕێگوامێنیان لێکردو وانە بەس بۆ خواردنەوەمانە بەخوا من لی نازانم بۆ نە برنجەش لێم شتانە بەس شتی برژاوە ماسیە ئەمە چوزانم عادی خواردن باشە کاک ڕێباز کاک ڕاستی کاک پێشەوە ئاری پرسیاری لە هەمووتان کرد ئەی بوو ئێوە یەکێکتان پرسیار لە ئاری ناکەم ئەو شتێکی بیرکەوتۆ لەسەر ماسی ئەو ماسیەکە بۆ نەکەی بەسەرەوە ئێرە دانیشە بەجێم دانیش بۆی قسەکانم بە سەرەتای مەسەلەن ئەوەی کە تازە زەواجم کرد بوو هەمووی هەفتەیەک بوو ئیتر ماڵە خەزورانم لە دەرەوەی شار بوون لە منتیقی قەرەداخ ماڵە وتم پێیان بڵێ بە خێزارەکەم پێیان بڵێ ئەمڕۆ داوەتی منن ماسییان بۆیە باش دەمەم سووتا خۆ من وتم ماسەکەیان بەس خۆ نەم خۆم بەڕاستی نەشمەزانیە هیچم لێ نەئەزانێ ئیتوتیان دەی دەستی خۆش بێ لەشتی ساغ قەیچێکە وەڵام سێ ماسی 2 کیلۆی کاکە ڕاستیجان ئادانێ ئەمە نابوو 2 کیلۆ بردمە علاگە بردم بەرەوە قەراخ بردمەوێ و ئەمانە دوای سەلام و عەلەیکە سەلاموانە ماسیەکان لەسەر سنگەکە دانا ئیترتم ئەوە هێناومەوە ئیتر لە خزمەتانە بۆ نیوەڕە بووە حازر بووە باش ئاوام کرد ئەلاکانم کردەوە خەری و دڵ جەرگم دەراوە
لە ژیامە دەستم بەرماسی نەکەوت بوو ئیترانی وایان زانی و خۆم دروستیەکەم ئەوتم چاوان شتێکیان پێ بوویت وەڵام من هیچ ناڵم ڕووم نایە وەڵام ماسیم دەرکرد بیشۆمەوە دایکی وتی بەخوا ڕۆڵن ئەوە ناشۆرێتەوە نایزانی لێ وەرگرتم باش ئەوە نەجاتنی ئەو شتیەوە جوانیشتەوە وەڵا ئیتر ماسیمی نایە دەرەوە لە تەلی بەم براکەشی وتی وەڵام مامەساوە لە تەل لادرێەوە نازانم زۆر خراپ لە تەلم مابوو ئەویش لێ وەرگرتمی لە تەلیە چمە دەرەوە ئاگر بکەم باوکیشی وتی بەخوا برا ئەوە ئاگر ناکە چیمان بەخۆماکە بڕواتە بێ ئەو ماڵم وا پەرێشان کرد بوو کەس فریان ناکەوە یەکەوەی شتێکی من خۆم دانیشتیان بگردا خۆم دانیشت بووم خۆم دانیشت بوو سەیریەوان مەکرد چۆن مەشغوڵی ماسیەکانن لەخیرە وتیان بەس سینیە بێنەبی خەرە سەر سینی ماسیم نەخسە سەر سینی بەدەما ڕێک کەوتە باشە کاکە ئەوەیە داوت کەوتە ناو لموچەیەک ئیتر باش بۆن یەک دانەمان بۆ دەرچوو ڕێک 6 دقە تێپەڕی بەسەر کرانەوەی کاک ڕێباز ئەوایە بەخوا خۆی وتی نۆ نیو ئەوە کە ماسیە بینەمەوە بیرەکە دەست خۆش ئێ کاکە پوریا با بینە لای تۆ سەر و سەودا و لەگەڵ خواردن دروستکردن و کاروباری ناوماڵ ئۆمانەیە چۆنە مایکمەوەیە باش وەڵام من بە تەنیاژیم باشە کاتە چێتیماتەیە لەسەر شانی هاوسەرگیری و شیشم نەکرد بۆ خوای تەبارەک وتەعالا بۆ کورە دنیا بە سنگڵی خۆش نییە بە کەڵک نایە جارە بڵش یەک جاراوە تۆزێک نزیک بوومەوە لێ و ئاوا هاتمەوە دووە دیار لەسەر خێر شەکانی ماڵ ئەرخۆمێکم بە تەنیای ژەژیم ئێدەتەوە ئێدە ماوزوعی قاپە شۆم و خواردنێک زۆر باشە زانی وەڵا شتێک هەیە لە کرماشان پێژن خۆرشتی خەڵاڵ خۆرشتی خەڵاڵ لێرە نییە زۆر تایبەتە چی و چییە ئاسانە ڕێبازە لە خۆڵە ئاسانە بەڵام ماسێکە و جوان دروستکردوی جانوبەیەوە ئاسان بێ گۆشتە ئەی هەنجنی تۆزێک ورتر لەوەی کە لێرە هەنجنن باشە جا لەگەڵ بایامە باشە ئەوەی خەڵاڵەکەی بایام لەگەڵ زرشک سەوزەیتیایەوە لە خۆیەوە ئەوەیە تێکیە کە باسی شتەکانەکەڵێ زۆر بەسیتە ئەڵە بەسیت تۆزە کەرەوە سەر بۆ دیکۆ لە ئاخیرە بیکە بەسەر کاک پوریا بەرنامەیەکی ترگەر هاتیتەوە ئەبێ ئەومان بە دروستکەی سەر چاو خۆش بێ ئەبێ ژنیش دێ نابێ و کات باخە بۆ شەڕت بۆ بنینەوە بۆی شەڕی سەر شەڕێکمان بۆ خات و گێلاس نایە لە ماڵ زانم دەیتەوە چی خواردنی من خۆش نییە یەک ناخۆش نازانم وەڵام خواردووە گورە یەک شت پێ بڵێم کاگاری هەر ئەڵەی سەختە و سەختە و سەختە و ئەمان هەر ئەڵێن دەستان خۆش بێەوە زانم ئیتر گیرودەیە گیرودەن بێت دەست وانە کاکەوانە دوای لە نابەرنامەکە هەن هێشتەیە مەیڵە کاگە چێش لێنان هەر وەکو گۆرانی وتن و عسوانە هوەرێکەیتر هوەریش خۆشە کە گۆرانی ئەڵی خۆشە کاکە هیچ ئاژ نییە بخۆ وەڵا ڕاستە ئەی بوو گوێمە لە گۆرانی نەبێ کاکە فەرموو
دیسانەی سەرواز دیسانەی سەرواز کردی باوکەکەم دڵێ پڕبوو هم شوای هم دیسانای درونای پرخمن مساسای موتم جلمانای يم شوايا تابعا تراما راني من تبلو شاي وذوقك من بمرم يا ربي ماني ما
دخيل دلتم تو نمري ئایدەم خۆش بەخێر بێنەوە دەست خۆش کاکە پوریە دوبارە دەنگە خۆش بە کاکە پوریاییان جاڵبژاردننی ئەو گۆرانیانە تۆ پێم بڵە خۆ هەڵەبژاردویان برادران هاوکارە بوون هەڵبژاردننی وڵار ئێستا دانشین لەگەڵ کاک ڕێبازە سەمان کردوانە وتی ئیتر یەکەم جارە یەکترە بینین ئیتر وتی چیت پێ خۆشەوانە وت مەڵام شتانە ئاوا تۆزێ سەر دەرتێرم لیان ئاوا تۆزێ یارەوتی تۆزێ ورەوریەکەین کاکە دەنگە خۆش بێ تەمسیلێکی کاک ماهر حەسەنەوەوان هەیە گۆرانیەڵە جاران هەی جارە بەڵێ ئەوەزام زۆری نەما بینیمان لەگەڵ ئەمانە بڵە بوو کتامانە کوتن ماشەڵڵا ئەوە نەپڕۆفیشناڵێ ڕاستە لە شتان ساخ بێ بێگومان بەرداوامە بین لەم پرۆگرامە تایبەتە تۆ پشێک وەرگرە برادرانیش با پشێک وەرگرن خۆشەویستان پێکەوە پشێک وەرەگرین دوای بە دوای ئەم پشووە لەگەڵتانە بەرداوامە بین بە جێمان مەهێڵن.
اینجا خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین لە ڕۆژێکی نوێوە بۆن و بەرامەی ماسیەکە وڵاتیمە ئەم ناوی گرتوۆتەوە بەدڵی کاک ڕاستیە پێگەیشتووە خات و گێلاس خەریکەوانە تۆزێکی تر ئیشەڵڵا لەوێ تەرتیب بیەکەین نەست و تێگێ لاسخان نانا بێخەم بەیەکەوە ئاوشتانی بۆ دانی ئیشەڵڵا اینجا من لە کاتی ئەم شوێ ئەو پەتاتی کە باسمان لێوکرەوەشم ئامادە کردو بۆ کاک ڕاستی بۆ ئێش بێ بەش نەبێ لە خواردن پەتاتەکە خسۆتە ناو نا ئەو خەڵوزەفی ئەلمنیۆمانە نازام چی پێ تا زەرفی ئەلم نیکڵەکان ئەوانە بیخەرناو ئەو زۆر خۆشە ئەپیشێ گۆشتەکە ناکەوێ وادامە ناو بەرینەکە ئەوە گەر پەتاتی گەورە و دەستکەوێ بیخیتە ناوی جا ئاوات لە تیکەی ئەوەنێ هەیە هەوڵا ڕاستەکە شووتی ئەمان بیهێنە لە تیکە ئەنج تۆز ئەوە بیکە بە مەحەلەبی گەنمە شامی و کۆمەڵک بەهارات وشی تێکەڵ کە زۆر تایبەت زۆر تایبەت بە بەرنامەی تر بۆ دەکەم مادام ڕۆشی بۆ ئیشەڵڵا کاک بوریا معجیبی بەدەنگی کێتۆ ینی سەرسانی بەدەنگی چیەوە زانیمانەوە مامەسا حەسەن زیرەکمان زانی بەخوا دوێنێ لە هین بووم ساڵیادی مامۆسا حەسەن زیرە باڵێ پیان وتم مامۆسا ناسر دێت ساعات 3:30 هەتا دوای هاو هەتا ساعت 6:00 من گۆرانیم وتووە و یەکسەر ئاوا چاوم لە ساعتەکەەوە و چاوم لە دەرگاکەەوە مامۆسا ناسر بێت سلااو ڕێز و خۆشەویستی مامۆسا ناسر گۆرینەی بەرنامەکان تەماشاکە مەگەر ئەمڕۆ کاتی نەبێیان ڕێزمان بڵێم شاید باوەڕ نەکەن 15 ساڵە 10 ساڵە 15 ساڵە هەر شەو خەوێ بینم هەر شەو خەوێ بینم نە هەر دەنگی خۆی کەسایەتیەکەی زۆر جوانە ینی زۆر کەس هەیە بە بۆنەی مامۆستا ناسرۆ هەست بە کوردبوونیەکە هەست بە کۆمەڵگەیەکەیەکە زانی چی تۆ هەستە چی بوو کە مامۆستا ناسرە بینی و دوێنێ نەمبینی وەڵا نهات مەگەر بەیانی شەمە یا دێ ئیشەڵڵا دەبێتە بێتە لەم بەشەی کوردستانی توانی شەڵڵا ببینی لێرە دووبارە ڕێز ئەوە زۆر ئاواتێکی کۆنەڵڵا مامەسا ناسر ئەگەر گوێی لێمانە دوای بەرنامەکە تەلەفۆنێکی وەرتین بە قوربان وڵا زۆر ئەوەم زۆر پێ خۆشە کاکە پوریا ئەڵەن دەنگیشت بۆ هونەرمەند ئەیوب عەلی زۆر خۆشە وەڵا ئەویش مامۆستا ئەیوب عەلیش دەنگی زۆر خۆشە زانی چۆنە تێکنیکی هەیە شت ئەزانێ شتەکە لەو ڕەسەنایەتیۆ لەگەڵ شتێکی مۆدێرنا تێکەڵکە کە ڕەسەنایەتیەکەیشی تیا بێت باشە هیچ بەرهەمێکی مامۆستا ئەیوب پێ لێرە پێشکەشمان وەڵا هەمارەوە بوونە بەس شتەکە بە دەنگی خۆی خۆشە بەدەنگی زۆر با جۆمان لێ بە قوربان مام خەرە تاریکی زۆر خۆشحاڵی ئاری هەر لە بیدایەتی بەرنامەکەوتی با بە کاکە پوریا بڵین ئەو گۆرانیەمان بۆ بڵێتەوە ئەگە مۆسیقا شێرەکەڵ نەبە قەینا هەر خۆش دێ چییە لا باش بڕوام نەبوو واز و بەجێم بهێڵی ئەم ڕۆژگارم بەسار بێ هیوا و خەندەم نەهێڵی سەفارەت شێتماکە ئەم سەفارەت شێتماکە یاری باڕۆحم مەکە ئەم خەرانی و تاریکی
هەر بژی هەردەن خۆش بە کاکە پوریا سپاس بۆ ئێوەش چاکچوو بیتە ناو گۆرانێکۆ کاکسۆران لێو پێ پێکەنە کاکسۆرە ئەڵێ زۆر باش بۆ ناو گۆرە یادگاریم زۆر ئەڵێ ئەزای ئەڵێ چی ئەڵێ حەزی زۆر لە سەفەرە بۆی واتوت ناو ئافرین کاکسۆرە مادام بردیەوە بە سەفەر ئافرین سۆران خۆ شتێکی تر بە بەس بە سەفەر یادگاری شتی تریە بۆ سۆرانکیانەوە بۆی بیری کەوتۆ ئێستا کاکە پوریا بەرهەمی خۆت چی تەیە بەرهەمی خۆت زۆر سپاس بۆ پرسیارە و کاکاریگیان وەڵا تقریبن ئالبومێکم هەیە ینی هێشتاش ئیشەکەم لەسەری گۆڕانکاری تایە مۆدلاسیۆنی تایە ئەمە هێشتەکەوە بیگونجێنم تایە ئیشەکەم بۆی نزیک هەش گۆرانیە زۆر باش وەگەر یعنی مانێشتا بڵاو نەکراوە نانا هێشتا میوزیکیشی بۆ دانراوە باشە بەزیتر ئەگەر سپانسرێک هەبێت ئیشەڵڵا شگیری بکە بەسەر چاوم ئەوەش زۆر وڵایەکەینەوە شتەکە زۆر کوردیە زۆر تێکستەکانی شعرەکانی مامۆسا گۆران مامۆسا هێمن ئەوانە هەم کوردیە هەمووتم وەکو مۆدێرن ئاوا شتانێکی خۆشە بەڕای خۆم ئەو شتەیە کە من ئیشم کردووە لەسەری گۆرانی ڕەسەنی کوردی بۆ نمونە فێر بووم نزیکی ماوەیەکی کەمیشە ینی فێر بووم بە دانەری گۆرانی دانیانی گۆرانی ینی تازە چیتە دەنازە فێر بووم و وەڵافری زۆر ئەوە گرنگەمەندیشی خۆی هەبێ جا هونەرمەند کەسێک بیوێ ببێت بە هونەرمەند و گۆرانی بێژ ئەبێ یەکەم جار وەک فارسەڵێن تەقلید بکە یا لاسایی بکاتەوە لاسایی هونەرمەندانی ڕەسەن بۆ نمونە عەلی مەردان مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ناسیر ڕەزازیەوانە هەمووی بزانێ جا بێت بە هەستی خۆی شتەکە دابنێت زۆر باشە تۆ لەگەڵ وتنەوەی گۆرانی ئەو هونەرمەندە بە توانانی کە باسی لێوەکردن تا چەندە گرنگی بەوای لەگەڵ لاساییکردنەوەکەشە بەڵام ستایلێکی تایبەتی خۆشتی پێبی گۆرانیەکان چونکە لەگەڵ وتنەوەی گۆرانیانە من دیقەتەوە ماستایلێکی تایبەتی خۆتت هەیەەوە بەڕاستی پێشکەشتان ئەمە تا چەنە گرنگە بۆ هونەرمەند کە بەم شێوازە کار بکات ئێوتم هەر هەمووی وایە من دوێنێ لە ساڵێدەکەی مامۆستا حەسەن زیرەکە مامۆستا ئەحسان زیرەکم بینی بەڕاستی زۆر دەنگی خۆش ڕاستی ینی ئەگەر بڵێن حەسەن زیرەک نەبووایە ئێستا مامۆستا ئەحسان زیرەکیان بناسیایە لەوانەیە دەنگدانەوەی زۆرتر بووە بەس چونکە مامۆستا ئەحسان زیرەک زۆر شارەزایە لەسەر مەقامەکانی گرمیانیش بەس چونکە هەر بەوە ناسراوە کاڵێن قەلیدی حەسەن زیرەکە زۆر ناڕاتەوە بەرگوێخ ینی زۆر ئەو شانەی چۆن بڵێم ڕاستە ڕاستە وتنەوەی ئەو دەنگێکی زۆر دیار و تایبەتی کەسایەتێکی زۆر سڵاو ڕێز و خۆشویستیمان هەیە بۆ کاکە ئەحسان زیرەکی ئینشەڵا ڕۆژێک لە خزمەتی ئابین لێرەوە بڵاڵێن دەنگی تۆزێک ئەزانم چکە پێمە بە نەشتەرگەریکی کرد من ئاگدارم نزیکم لێ لەمای ڕابردووە بزانام پرۆگراممان بۆ کرد ڕۆژێکی نوێ لێرە کاک پێشەوا ژەڵەن دەنگی خۆشە کاک پێشاوەڵا بەڕاستی میگوم دەنگی تۆ بۆ دەنگە زۆر پێشەوا بەڕاستی من جۆم لێ بووە کاتێک پرۆڤەی کۆنسێرتی هونەرمەندی خۆشەویست ئەحمەد خەلیل بوو گۆرانێکی ئەحمەد خەلیل زیندان ئەوەیە وتەوە بەڕاستی دەنگی خۆش ینی من ئەوە کاک ڕێباز مۆری کرد جا بەڕاستی کاک ڕێباز هەر کەسێ بڵێ دەنگی خۆشە یعنیەوە لە سات نا حەزمان لە دەنگی ئەوەنی حەزمان لە دەنگی حەزمان لە دەنگی کاک ڕێباز نییە کاک پێشەوە کاک پێشەوا باش شتێکمان گوێ لێ ئەگەرە شڵەی ئەچینە لای راپۆرتێک کاتت هەیە بۆی پرۆڤەیە باشە ئەوە باشترە باشە کات هەیە ئاری بگومان گەلی کورد چەنەهاش توانای هەبوو کە توانیویانە جێدەستیان لەناو ئەم نەتەوەیە دیار بێ یەکێک لەو ژنانە بەهێ حامید بەگە کە لە ماوەی ڕابردووە بەداخەوە کۆچی دوایی کرد لەسەر ژیاننامەی ئەم خاتونە بە توانایە راپۆرتێکی تێر و تەسەلمان ئامادە کردووە با پێکەوە بیبینین و دواتر بەردەوام ببین لەگەڵتان.
بەهیە حامید بەگی مەجید بەگی وەسمان پاشای جاف لە 20 کانونی دووەمی 1924 لە شاری هەڵەبجە لە گەڕەکی پیر محەممەد لەدایک بووە. خانمێکی هەڵکەوتووی نەتەوەی کورد، نازدارێک لە خێزانێکی پاشازادە، سەرەڕای قوربانیدانی زۆر لە پێناو خێزان و کەسە نزیکەکانی بەهۆی کار و چالاکیەکانی ئەوە لە بواری ڕۆشنبیری و کۆمەڵایەتیدا دەیان خزمەتی کۆمەڵگەی کوردی کردووە. بەیەخان ئەتبارێک دێکەوە شارژنیە بووە، نەک وەکو جەناب ئەڵی شێرەژن شارژنێکیش بووە لە هەمووی ڕێیەکەوانێ لە ڕووی ئیجتیماعیەوە، لە ڕووی سەقافیەوە، لە ڕووی هەڵس و کەوتێوانە لەگەڵ خەڵکا میوانداری، دڵ و دڵێکی فراوانی هەبووە، حەزی بە زەوقی هەبوو، حەزی لە شتی خۆش ئەکرد، حەزی لە گەڕان و لە زوێبەرگی جوان و حەزیە کرد خەڵک کۆکباتوانێت داوەتیان بۆ بکە، یعنی ڕەفاقەت لەگەڵ خەڵکا بگرێ. یەکێکە هاتایە بۆ ئەوێ غەریب وایە ئەچوو بۆ لای داوەتی ئەکرد، لەگەڵ یانە هەرس و کەوتی ئەکرد، یعنی بەڵێم چی، یعنی لە هەموو ناحەیەکەوە بەیەخان بوو بەڕاستی، بەیەخانێکی کە نابێتوانێت لە شوێنی ئەو بگرێتوانێ. لەگەڵ بەیەخان یادەوەری و شتی جوانمان هەیە و زۆر لە بیریشم ناچێتەوە تا دنیاوێ لە یادی ناکەم. بەیەخان وەختێکە من پێویستیم بە شتێک بواە کەرێتە لە کەڕەتەکان پێویستیم پێ بوو بچم ئۆتۆمبیل تەرجیل کەم، وتی ئاڵتۆنەکانە دێمی بیخەرە مەسرەفی ڕافدێنەوانەیە کەی دەرت هێنایە بۆم دەری بێنە قەیناکە با لەژێر سەیتەرەی تۆیا بێ. یعنی ئەو چاکەیە کە ئەو عانە لەگەڵی کرد بکە نەخۆش بوومە بچمای خەستەخانە بە دیارم، هەتا کە کوردۆ لە دایک بوو چەند شەوێ لە خەستەخانەی حەیدەری لە بەغا بەیەخان بە دیارمەوە ئەبوو. بەهێخان لەو سەردەمەدا چۆتە بەر خوێندن و لا قوتابخانەی کوڕاندا خوێندوێتی و کۆت و بەندی بەردەم ژنانی شکاند. ئەو کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر ئەو کللتورەی کە نابێت ژن بخوێنێت. ئەو ژنێکی نیشتیمان پەروەر بووە، لە چەندین کۆڕی هونەر و ئەدەبیدا بەشداری کردووە لا بەرەو پێشچوونی ژنان لە کۆمەڵگەدا. هاوکات لەگەڵ هونەردا پەیوەندی هەبووە و هۆنراوی بەشێکی بەرچاوی هونەر کوردیەکانی لەبەرە. ژنە تێکۆشەری کورد لەگەڵ ئەوەی 30 ساڵە لە دەروی کوردستان ژیاوە، بەڵام غەریبی کاریگەری نەکردۆتە سەر چالاکیەکانی و یەکێک بووە لە دامەزرێنەرانی مەڵبەندی ڕۆشنبیری کورد لە لەندەن. بەیەخان کاریگەریەکی زۆری هەبوو لە ناو ئایلەکەیە و لە ناو ڕەفیق و دۆست و ینی لە ناو غەریبیشە، ئەوەی کە ناسیبێتی بەڕاستی سەرنجڕاکێشی هەموو کەسێ بوو، ئەگەر بەجل لە کوردیەکانەوە بێ ئەگەر بە شخصێتی خۆی بوو بێ بۆ کاریزمایی کە هەی بوو چوو بێتە هەر جێگەیەک ڕەسەن ینی هەمووی بەرەو بەیەخان سریە کرد، بەڕاستی گوێ لە بەیەخانە کرد، هەتا ئێمە خۆمانە وەکو عائیلەکە خەمخۆری هەمومان بوو، متابعی هەمومان یەکریەکەیە کە گەرێکە مشکلەیە شتێکی وایە بەیەخان هەوڵەیە بۆی هەلکا، هی غەریب عینەن شت هەتاکو طبعا غەریب پێش خۆمان زۆر ینی کۆڵی نەیە ئەگەر بیزانایەکێ محتاجە، یەکێک پێویستی بە یارمەتیە، یەکێک لە کارێگایتر تەلەفۆنیە کرد خەڵکی ئەدۆزی و ئەملا ئەولا وی ئەو ئیشە بۆ ئەو کەسە بکە، ڕێی خۆی دەرەبری بەبێ ئەوەی تەرەدوت کە ئەگەر شتەکە باش وایە خراپ وایە بۆ کەسی مقابلی ئەوت، بەڵام بە سیاست و شتوانم بڵێن بە دیبلۆماسیەت بەڕاستی، چونکە لە عائیلەیەکی سیاست مەدارا بووە لەگەڵ باپیر و مەختی خۆی کە لە قایم خان بۆ ئەندامی پەرلەمان بووە و تێکەڵی هەموو ینی وەختی خۆی کە مەلیک و هەرچی سیاسەکانی عێراق بوون کە هاتوون بۆ هەڵەبجە و سەردانیان کردووە، مامەکانم هەمان شت کاریگەریەکی زۆری هەبوو ئەویش لەسەر تەکوین و شخصێتی بەیەخان، یعنی بەڕاستی بەنسبەت کوردستانیشەوە زۆر طبعا کورد پەروەر بووە، خەمخۆر بووە، خەمخۆری کوردستان بووە، خەمخۆری خەڵکی هەڵەبجە بوو، دوای ئەوەی هەڵەبجە وای لێ هات و کیمیایی باران کرا کە چوو بۆ بەریتانیا لەوێ لە هەموو کۆر و بڵین تەجەموعەکان و هەرچی شتێ پێویستی بۆ باە بەیەخان حازر بوو، وجودی هەبوو لەگەڵ لە زۆر اجتیماعاتە ساڵی 2003 چوون بۆ لای سەرۆک وەزیرانی بەریتانیا ئەو کاتە تۆنی بلێر بوو لەگەڵ جەنابی گەلاوێشخان و جەنابی شاناسخان، بەیەخان لەگەڵیان بوو هەمان شت لەگەڵ جاکسترۆ وەزیری خارجی بەریتانیا سپاسیان کردن بۆی کە ئەسکەری بەریتانی هاتوون بۆ یارمەتی کوردستان و کە لێرە بەعزێکیان
ژیانیان لە دەستا بوویان کە یارمەتیان نابوو بۆ ئەو شتانە و کە پیشگیری زیاتریش بکرێ بۆ کوردستان و بۆ دیموکراسی لەو شتانەیە ڕۆڵی هەبووە حاضر بووە لە هەموو شتێکە لە خۆشی و ناخۆشی خەڵکا بژداری کردووە یعنی پشگیری تەواوی هەبووە و حەزیشی لە خوێندنەوە بوو متابعی هەموو ئەخبار و سیاست و حتا بەعزێ جار تەحلیلی شێ کرد ئەموو بەیەخانەم شتەوا بێ و باڵێ تۆ لێ نازانی یعنی ئەوەنە متەئکد بوو لە ڕێی خۆی و زۆر جاری شەروا بووە هەڵەسا ئەوایە سەیری کورسات گەلی کوردستان ڕادیۆکانی تر ئەخبار ئاگای لە هەموو شتێ وایە ئەم ژنە سوارچاکەی کورد لا پاش ڕاپەڕینەوە لە شاری لەندەن ژیاوە بەڵام هەرگیز جلە کوردیەکە و نەریتە جافیەکەی تەرگ نەکردووە و بەردەوام بە یادی هەڵەبجەوە دەژیا هەر بۆیە خەت و ئەڤین بێباکجاف برازای بەهێخان باز لەم خانمە سەنگینە دەکات لە گرنگی پێدانی باپۆشینی جلوبەرگی کوردی لە سەرجەم بۆنە و دیدار و کۆڕ و کۆبوونەوەکاندا جگەلەوەش باز لەوە دەکات ئەزمموی زۆر جوانی ژیانکردنی لێوە فێر بووە و ڕنگدانەوەی هەبووە لە ژیانکردنی لە ئێستادا بەیەخان یعنی شتێکی بەجێشتووە بۆ ئێمە و کە لێشیوە فێربووین کە ڕۆشن بیر بین زۆر احتیفاز بکەین بە کەلتوری خۆمانەوە بە جلی کوردی کە یعنی گۆڕانی تیانە بێ هەر لەسەر کەلتورەکەی خۆی بمێنێتەوە چکە زۆر حەزی لێ بوو زۆر حەزی لەو کەلتورە کۆنەی و دیزاینە کۆنەی بڵێن جلی کوردی بوو کە هەبوو اینجا تێکەڵی ڕەن زۆر حەزی لەوە بوو دائیمەن ئەیوت ئەمە لەگەڵ ئەوەیە ڕۆژانە من کە قسەم لەگەڵا کرد هەموو ڕۆژێ بەحسی مەوزوعێکمانە کرد هەموو ڕۆژێ قسەیەکیە کرد هەموو ڕۆژێ یعنی تر زۆر یعنی قسەیەکی هەبوو ئەیوت بڕۆرە کۆمەڵگاوە بڕۆ لە ناو خەڵکا بە خەڵک بێ خەڵک ناژی لە خەڵک بپرسەرەوە متەواضع بە یعنی زۆر شتی لێەوە فێر بووم زۆر دائیمەن ئەیوت لێ بردە بە گوێمەێرێ هەر تۆ باش بە هەر تۆ لە بە خەڵک پرسەرەوە شتی خەڵک بسڕەرەوە ئەگەر خراپەوە بەسەراکەن دوای خۆیان پەشیمانە بنەوە ئەزانن کە تۆ باش بوویت و ئەوان یعنی لە مناڵیوە من لەگەڵیا بووم ئەم کەسایەتیە دیاری کورد لە بەرواری 26 2025 لە تەمەنی پڕ لە سەروەری 101 ساڵەدا لە شاری لەندەنی پایتەختی بەریتانیا کۆچی دوایی کردو بۆ یەکجاری ماڵ ئاوایی لە بنەماڵە و دۆست و ئازیزانی کرد. بەڵێ دەستخۆشی باوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو ڕاپۆرتێمە بەردەوامە بین لەگەڵتانە بیرمان نەچۆتەوە پێشتر بە کاکە پێشاومانوت گۆرانیەکمان پێشکەشکە هەر دوعایەک لەم چەند خولەکەی بەش بیریان چێتەوە بیرمان نەچۆتەوە ئەوەی باشە ئەمە نەبوو کاکە ڕێبازگیانە مایک حازر کردووە حازری کاک پێشەوە حازرە نانە ماسێکە کێشەی نییە بە هەر ئەخورێ ماسێکە ئەو مایکی پێ خۆشویستان با جۆمانە دەنگی کاک پێشەواش بێت دڵنیان بەرەمێکی تایبەتە بێ بە ئیجازەی کاکپوریەتەوە سوخواز دوو کۆتای پێمێنە باشە کۆپلێکمان بۆ ماڵ هەر بەردەوام بە کاک ڕێبازگیان حازرن ئامادەن با مەقامیتیانە بێت بەدڵی تۆ کاک ڕێواز فەرموون
ئێستا لەگە یەک پیر بین ئای لەم عاشقا چی لێها بازەرچی بڵێم بێسوودە ئێستا نەتۆتوانێت نامنیش ئێستا من حەقما ئەوەم بەسەر بێ بمبینام ناسی ئێستا بازەرچی بڵێم بێسوودە ئێستا نەتۆتوانێت نامنیش ئێستا من حەقما ئەوەم بەسەر بێ بمبینام ناسی ئێستا بەڕاستی ئافرین کاکە پێشەوە اینجا بایەک شتە پێ بڵم زۆر تایبەت بوو لێستاوە خۆ ئامادەکە هەر پرۆگرامێک دڵنیا بە منی تیابم پرۆگرامێک منی تیابم لەگەڵ منابی کاکە حەمەعەلی گیان دەفتەرێکی هەبوو ئەگەر بەمان ناتێ بە قەرز هەموو بەرنامەیەک گۆرانەیەکە پێڵین کاکە بەخوایتر هەموو بەرنامەیەک من داوای گۆرانێکە لێکم تا یاخوادان خۆش بێ پێما بێ کەی بۆ کۆنسەرتی ئەحمەد خەلیل بوو ئەوەی بۆ کورسات لە ساڵی پار بوو لە ناو ستۆدیۆ ڕۆژێکینە پرۆڤەتانەکە منەوە کاتا لە ڕۆژێکی نوێژ نەبووم خۆم کرد بە ژوورە گۆرانیە و ڕۆژێک هەرە بێ پێشەوە دووربینم یان دەنگی خۆش بوو کاک بوریە بە دڵت بوو یەکسەر ویستم خۆم کەم بنە گۆرانیش خۆی هەر زۆر تایبەتە لێرە ڕێزمانە دەستخۆش ئەرێ ئەی کاگڕێ باس تۆ هەموو کاتێک شایەتی لەسەرەوەی ئەڵی فلان کەس دەنگی خۆشە زۆر چ دیژ مۆزاکە وەرگرتە ئەویش ئەڵە گۆرانینەکەن وەڵا توش دەنگی خۆشەوە نیە بۆ خۆی خۆ قەت کێشم نەبوو بۆ گۆرانی وتن گۆرانی ئەڵێن ئێمە بتوانینەوە ئامێرە قورسانە بژەنین گۆرانی وتنیش بۆ ئێمە زەحمەت نییە کەسێکە مۆسیقی وێدانی ئەتوانێت گۆرانی بڵێ ئەزانە بیڵێ بەس مەرجە دەنگی خۆش بێ ڕاستی بۆ پێگەین بەس دەنگمان خۆ ینی ئەزانێ گۆرانی بڵە بەس دەنگی خۆش نییە ئەو پێکەینەی تۆ وا دەرێک وڵای ئەڵەن دەنگە خۆشە نەبەخوا ئەرێ کاگڕە باسە شتە چیە جار بۆنزینی تێ ئەوە چییە؟ لا نەخان ئەمە جاجا کارەباش ژێمانەیە ئێمە تەمین سەحیەوە شەڕ نییە بەڵێ بۆتان کرام تووڕێ ئیشەکەشمان بۆ زیاد بووە ئەمە
ڕاستی خۆی ئەمای ئامێری ڤایۆلین نییە گیتارە زیاتر ئەی بۆیە ناوتە بەس ئێمە ئێستا تۆ داوای گۆرانیەکە ئێمە حەسەبە بەکەی هەردووکی بزانم هەر بەجددی ڕاستەکەگەری ئەوە بۆ هێناوتانە ئاواکەن یان ڕاهاتون زۆر شتنی ئێوێ شتەکە زەخمکە بە حساب شتەکە زەخم ڕاستی ئەمە خۆی ڤایۆلین ئەم پێداڵی بۆ بەکارێن بەس ئێمە بەکارێنین بۆچی بۆ هەنێک بابەت مثلەن ئەتوانێت ڤایۆلینەکەوا لێ بکە لە باتی یەک کەمان بیکا بە دە کەمان ئەیکا بە سترینگ ئەیکا بە سێ فەنی ئەوەیە کاگرێ باس دوایەوە ئەمە جاردا جۆملێڵی ئۆرکێسترایەک بەڵێ اینجا دوایەوە ئەمە ترانسپۆزی پێکرێ مەسەرەن ئەو تۆنانەی کە بۆ ئەم ئامێرە زەحمەتە لە ڕێگەی ئەم پێداڵەوە وای لێت کە بتوانی بە ئاسانتر بژەنی دوایەوە پاوەر و ڤۆلیۆمی ئامێرەکە زیاکە دوایەوە هەندێک ئیفێکتاتی شیتیە خواردی تۆ چێ لێرەکەم هەموو شتە من بەس دیکۆرم لێ ناوای کوتێ ئەگەر کوتێ چۆشتی ئێزا ئەمە خۆی مونیەکە لەوەیە ئەمە هیچ نییە ئای تەڵا خۆی ئەوەیە شەکەمان خۆی لێ مەکە من یەک دیقەتی شتێک بە دەست خۆشێ باس ڕاستەکە ئێساگە کەمانەکەم بۆ بکاتەوە بۆ لێن بە عود بە تامین گیتار باش لای من نەبوون مەگەر کاکی جان کەمانەکە میران گیان یەکەم جار ئێستا کاک ئاویران گیان دەنگمان بۆ بکەرەوە بەس کەمانەکە فەرموو دەی بێ بەچی بیکە بە تەپڵ ئەوانی تاینی ئەوانی تاینی مایکەکە کاک ڕاستی تۆ مایکەکەی بۆ بگرێت خواکە تۆ لە چ کاتێکە ئاپێنی بە بەنزینەکە محازەڕێ موزیکمانەیە شتی تریش کە یەک ئۆکتاف گرتە دەنگەکە نەخوا خۆی پێ کۆنتڕۆڵ ناگرێ لە بەرنامەی کۆنگری ڕۆژنامە نووسیا قسە بکەن زۆر ناخۆشە مایک بڵ ئەمەشی هەیە جوان ئەوە بۆی بینەرە نیژلان نەبێ پرسیار ئەم شتانی کە لەبێر پێتانە چییە پرسیار بوو هەر بەجددی زۆر پرسیارم کردم زانمانە چییە نییە بەکارێنم جاران پێتان نەبوو تازە دنیای مۆدرن دنیای تەکنەلۆژیا برا ئەمەی کاکە ڕاستی سەرەمە کاکە ڕاستی وا خۆی باسی کە ئەمە نیو سەعاتی پێچ اینجا ئەمە کاک ڕاستی سەعاتی کارە باشی پێداڵ کاک ڕاستی چی تاقیەکەی تۆ ئێستا چیمان بۆکی یەکی بەچی سەعودەکەی بەچی ئەمە چوانە بوو ئێ باشە چۆن سەرمان لێ تێکێن باشە ئەمە خۆی عود پێشتر ئەو شێوەی تر بوو ئەمە جارێ خۆی عودەکە جیاوازە باش ئەمە دەنگی عود ئەتوانین ناکرێ بەساس ئێستا بە کلاجێکە چی بۆ ئەیکین بە کەمان بڵێن عودێکی تریشم بەگەڕی لەگەڵایە نایاڵی تۆ ئەتوانین وەکو وەکو سازی ئێلکتریک ئەمە شەر وەکو سازێک ئەتوانی وەکو
هارمۆنی ئەم شتانی ئەمەی تۆ کلاجی زۆر زۆرە دوگمۆشتی زۆر زۆر بۆ خۆی یەکەم پرسیارەوە بوتی ئەو بنزینە چی ئێستاگەر ئاوا بێ بەوە نەبێ نایگۆڕ بنزینی بەمێ دەنگەکەی گەورەتە دەستان خۆش بە خۆشەویستان ئەوە لە ڕۆژە ژینەهینەوەی ئێمە سێ عاسفێنین وەکوە سی کەسمانێ ناوێت چۆن ئەمە ئیسە تێگەیشتین تاوێتی لەمە لەوە پرسیارەشمان لا نەما کاک پێشە ئەو هەر پێویست ناکە لێ پرسین بۆ خۆی ئەوە تیپێکی مۆسیق ئەوە بۆ خۆی تیپێکی مۆسیقایە یاخوا بەخێر بێنەوە کاکە پوریا شینەرای بەرهەمێکی تر ئەرێ تخوا تۆ بۆ سە پێش بەرهەمێکتری شارەزای هەیە لە ئەمریکی میوزیکی وڵا حەف ساڵ پێش دەستم بە عەزفی عود کرد بەڵام کاتی عسکەری شت بوو ئیتر خۆتانزان لە ئێرانیش و عسکەری زەرورە بێ حتمما بڕۆی ئەگەر نەڕۆی هەمیستا لێرە نەبوو بۆت نەبوو بیبێ بۆ عسکەری لەگە خۆتا چۆنە بێ نابێ ئینەکانە بێ چەک بێ عودی چی باشە کاکە پوری ئاری داوای بەرهەمێکی کرد بەڵام ئێمە ئێستا پشوێکمان هەیە دوای ئەم پشۆ ئەو بەرهەمەمان پێشکەشکە باشە خۆشەویستان پشوێک وەرەگرین و داوە دوای ئەم پشۆ گەڕینە وڵاتان
ئەی یاخوا بەخێر بنەوە خۆش بێ پێم وا بێتتر بچینە لای ماسیەکە با بچینە لای ماسیەکە نازام هەر خۆتە چیام نیش بێم تۆ ژوەرە با بچین تەرتیبی کەین با بینی بۆمانیش تامێکی کە وانە با بچینە لای خات و جێلاس بزانین گەیشت بەچی ماسیەکەمان تەواو بووە ماسیەکە بێسەر مایەوە بزان وانە ئەرۆڵە خایناک دەستە خۆش بێ گێلاسخان بۆنی زۆر خۆش دیارە اینجا خۆی دەتوانین عکسەوە داینن گێلاسخانۆرە هاوکە بیە بە من بۆی ئەمە لەمەیە هاوکاری تەکەم باش ژێری ناژێری بەکار نایین تۆ ناتوانێت لە ناقاپەکەیەوە بۆ دانێم ئاری تر وەستا چەقۆیەکمان پێ نەبوو ئاریەوە تا چەقۆ دەسوپر لە مەیوانە باشی لێزانێ ئیشی خۆیەتی گێلاسخان ئیشم کردووە گێلاسخان ئەمە خەمە نەبێ ئەم قاپەی ئاوا خەینە ژێر یارمەتی بۆ ماری نانایە ئیشمان کردوایە گێلاسخان تۆ ئەمە بگرە ئەمە بۆ جەنابەت منە مەلا بەمەلاوە دەستە خۆش بە گێلاسخان با برنجەکەیشی پێکەین ئەروەڵا بێژ نایڵێن ئیتر لە دەشت و دەر و لە دەرەوە ئەمە هەر هەیە مێشە بۆنی زۆر زۆر خۆش دیارە گێلاسخان لەش ساڵشی زۆر خۆشە ماندوو نەبی پەتاتەکانی کاک برنجەکەش با تێکین پەتاتەکانی کاک ڕاستیش پێما پێگەیوە هەستەکەم تۆزە زوودایان گرتووە بەخوا زۆر زووە یان ئەگەرەڵی بابی خەنوە ناوی ئەگەر زای ماوێتی نانە باشە زۆر نەدەم بووە ئەمە برنجەکەشمان پێگەیی ئەنجامە چۆن کەیەمانە ناوێ ئەمە خات و گێلاس بەڵێ ئەمەی کە باسم کرد ئەم بابەتینە حەی دەرمانەکەیە تەبان ئەمە ژینا خۆی زۆر زۆر چوان پێگیەوە تامی وەرگرتووە ڕاست زۆر زۆر جوان ڕێک کەچە پشتەکەم کەچە بوو بەهاراتوشتە زۆر زووە سووتێ لە ماسیە ئەوەش پەتاتەکەی کاک ڕاستیە ئەوانە هەر ئاوا بەجیادانیان لەگەڵ یادایانیە ڕازێنیتەوە هەر ئاوا حەزی لێ کرد بەوەی خواکێش حەزی لێ نێتەوە بە کاڵی ئەمە ماسیەکە ئیتر هاوڕیانم ئەگەر توان وەریگرن
بێ هەموو لایەک ناخۆشی وادانی سپرۆخوانی هەموو ماڵێک هەمیشە پڕ بێت لە بۆن و بەرامەی زۆر زۆر تایبەت ئەوەی کە باسمان کرد زیاتر بەهاراتەکەیە سوتاوە باش اینجا کاتمانەوە نەماوە خەسەرەوە بۆ ڕۆیچەکەمانە کاکە ڕاستیمانە ئەوە ڕۆکیە گۆشت بەی جۆرە ناخوا با تامێکی کەین لاان ئەوان نیە دوایی کاکووری ئەوانە هێنین کۆتایی بەرنمەکە ئەمە ئێستای خۆنیان دوای بەرنمەکە ئیشەڵا بەس بە ئێمە تامێکی بزانین ببینەران ناخۆش کاتێکی زۆر کەممان ماوە بۆیە بێ باش سۆسە ناخوا من زۆر زۆر بەتامە خۆش بەگێ لەماندوو نەبێ لە ش ساخ بێ ئیشەڵا هەستەکەم ئەزێتە نایە خەڵتەکەی زۆر زۆر خۆشە زۆر زۆر بەتام و هەستەکەی مامۆستاڵێ بووم بکەم هەر ڕۆژمە بۆیان بکەم دەستە خۆش بێخات و جێلازیان زۆر مادوومان کردی سلااو ڕێز و خۆشویستیمان بۆ مامۆستاژ شەڵا بەرنامەی کتابەت سازەکرد زۆر زۆر سپاس بۆ تۆ ئێوەش برادران ئەمڕۆ لەگەڵ مانابوون کاکە پوریا سپاس بۆ هەر خیاڵ لای ماسەکەی خەمە نەبێ شتێکی هەر حەزەکەی خێنەکەی خێنەوە ناو خەڵوزەکە باشە ئاری وەرە با بچین دانیشین ئێمەش ئیتر وردە وردە نزیک بووینەتەوە لە کۆتایی بەرنمەکە لە قوربان کاکە پوریا کۆتا بەرهەمی ماوە دووبارە سپاس بۆ بەڕێزت کامڕۆ لەگەڵ مانابووی بۆ بەرهەمە جوانانە پرۆگرامەکەمانە جوان بەدڵتان بێت دەست و چاوە خۆش بێ بە کۆتا بەرهەمی تۆ ئێمەش ماڵ ئاوایی لە بینەرە ئازیزەکانمانەکەین سوپاسیانەکەین کە تا ئێستا بینەری ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بوون ئیشەڵڵا هەینێکی خۆش پشوێکی خۆش لەگەڵ خاو خێزانتانە بەسەرە بن تا بینینەوەی تر ماڵی هەموو لایەکتان ئاوەدان دووبارە زۆر زۆر سپاس بۆ کاکە پوریا هاوڕێیانمان و خاتوو گێلاس بە ئەم بەرهەمەی کاکە پوریا بەرنامەی ڕۆژێکی نوێ کۆتایی دێت ماڵتان ئاوەدان فەرموو فرشتەی سەرزەمینی شەنگی گوڵی ئەوینی چە فرشتەی سەرزەمینی سەرچاوی پێکەی